لە هەرێمێکدا کە خاوەنی 4 پارێزگایە لە بەشێکی زەنگی دەستپێکی ساڵی نوێی خوێندن لێ دەدرێت و لە بەشەکەی دیکەشی زەنگی بایکۆت. ئایا داخستنی دەرگای قوتابخانەکان وەکو بەرپرسەکانی ئەم وڵاتە دەڵێن کاریگەری نێگەتیڤ و سلبی دەبێت لە داهاتوودا؟ ئایا هەمان ئەو بەرپرسانە بیریان لەوە کردوتەوە کە مامۆستایان بۆیە دەرگای قوتابخانەکانیان داخستووە چونکە پارەی کرێی ڕێگەکەیان پێ نییە بگەنە جێگەی دەوامەکەیان؟ ئەمەیان لە بەرچاو گرتووە. لا نێوان هەولێر و سلێمانی دەوام و بایکۆت کردنەوەی دەرگای خوێندنگاکان و داخستنی دەرگایان ئایا چی چارەسەرە؟ یاخود دەبێت جگە لە بایکۆت و خۆپیشاندان چ جۆرە فشارێکی دیکە بکرێت بۆ ئەوەی بەرپرسانی هەرێم جددیتر ئاور لە دۆخی مامۆستایان بدەنەوە؟ ئایا پارە هەیە و حکوومەت نایدات؟ یاخود پارە هەیە و تەنها لەژێر زەبری خۆپیشاندان حکوومەت دێتە ژێرباری ئەوەی کە سەرفی بکات؟ ئەوەی ئێستا هەیە قەیرانی داراییە یاخود قەیرانی دارایی و قەیرانی متمانەشە، چونکە دەوترێت لە هەندێک دۆخدا ڕەنگە مامۆستایان بەتایبەت لە سنووری سلێمانی ئاگادار بن کە حکوومەت لە قەیرانایە و پارەی نییە و کێشەی مادی هەیە، بەڵام متمانەیان نییە کەوا بێت. ئەمە چۆن چارەسەرەکرێت؟ ئایا مناڵی بەرپرسەکانیش وەکو مناڵی تەواوی خێزانە ئاساییەکانی کوردستان لە ئێستادا لە ماڵەوەن و دەوام ناکەن و هیچ ئاسەوارێکی دەستپێکردنەوەی ساڵێکی نوێیان پێوە دیار نییە، یاخود بە پێچەوانەوە ئەوان دەمێکە دەوامیان دەستی پێکردووە و لە سایەی خوێندنگا ئەهلی و تایبەتەکان هیچ کێشەیەکیان نییە؟ ئەزیزانم سڵاوتان لێبێت. من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی و لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی مەڵقەی وێنە گەورەکە. بەر لە دەستپێک سوپاسی هۆتێل تایتانیکەکەین کە ئەم هەلەی بۆ ڕەخسانین بۆەوەی بەرنامەکەمان لێرە پێشکەش بکەین. میوانەکانم بریتین لە مامۆستا ئاوات حەسەن وتەبێژی مامۆستایانی ناڕازی، مامۆستا نەورۆز عەلی ڕەزا ئەندامی سکرتارێتی یەکێتی مامۆستایان، مامۆستا عومەر محەممەد ئەمین وەکو نوێنەری وەزارەتی پەروەردە لێرە حەزوریە بە خێراتنتانەکەم بە خێراتنی تەواوی ئەو میوانە ئازیزانە شەکەم کە مامۆستان و من نازانم ڕازین یان ناڕازین، دواترە چینە لایەن و ڕایان نەزانین بە خێربێن سەرچاو ئەرکتان کێشاوە. مامۆستا عومەر بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای جەنابەت. وەزیری پەروەردە لە دەستپێکی ساڵی نوێی خوێندن و ئەمڕۆژ لە مؤتەمەرێکی سەحافی لەگەڵ وەزیری پەروەردەی عێراق ڕایگەیان بایکۆتکردن چارەسەری کێشەکان ناکات. بە بڕوای تۆ ئەی چی چارەسەری کێشەکان ناکات؟ پێشەکی سواسانەکەم بۆم بەرنامەیە دیارە وەزارەتی پەروەردە لە خەم و بەس مامۆستایانانە. من ڕێی خۆمەڵێم جا وەزارەتی پەروەردەش ڕێی خۆیەڵێ دیارە من بەڵێ بەڕێوەبەری پەروەردەم، بەڵام لە هەمان کاتە ڕێی خۆشم هەیە لەسەر ئەم وەزعی کە هەیە. ڕێی خۆت و ڕێی وەزارەتی پەروەردە چونکە ئەم شەو لەلایەن وەزارەتی پەروەردەوە تەخویل کراوی جەنابەت. دیارە ئێمە وەکو وەزارەتی پەروەردە بەسی مامۆستایان نییە. وەزارەتی پەروەردە هی ئەو مناڵ و خوێندکارانەیە کە وەکو جەنابەت باست کرد کە ئێستا بەشێکی لە ئەوانەی دەستڕۆشتوو، ئەوانەی کە خاوەنی پارەن و ئەوانەی کە کوڕی مەسوول و بەرپرسە باڵەکانی ئەم وڵاتەن ئێستا بە ئیعتیادی بە سادەیی خۆیان خوێندنیان لەوانەیە هەبێت مانیەکە دەست پێ کردووە، من ئاگادارم هەیە دەڕۆژە هەیە لەوانەیە ئێستا دەستی پێ کرد بێت. بۆیە ئێمە بیر ئەبێ لەوە بکەینەوە دایکێک باوکێک 12 ساڵە مناڵەکەی هێناوەتە بەرخوێندن، 6 ساڵ بە مناڵی بەخێوی کرد و 18 ساڵە ئیسە لە پۆلی 12 ئامادەیە. ئەمساڵ لە پۆلی 12 ئامادەیە هەموو و ئاواتەکانی لەوا بینێتەوە ئەم منداڵەی بتوانێت نمرەیەکی باش بە دەست بێنێ بۆ ئەوەی لە داهاتوە بتوانانی خزمەتی ئەم دایک و باوکە بکات، خزمەتی ئەم دایک و باوکە بکە بۆ ئەوەی بکە. ئێستا لەوانەیە یەشێک بێ لە مناڵە هەرە زیرەکەکانیش ئێستا کە ئەبینێت دەرگای قوتابخانە ناکرێتەوە، کە ئەبینێت
مامۆستایان وەزعێناوەیە ئێستا وەرە بیر لە ئەم دایکە بکەرەوە بە سەدان دایک بە هەزاران دایکێ ئەمە لەلایەک وەزارەتی پەروەردە ئەمە لایەشێتی خەمی ئەوەیەتی و لە هەمان کاتیشە خەمی مامۆستایانشتی من وەکو خۆمەڵێ من وەکو خۆم ئێمە زیاتر لەمانیەکە من لە چەندین لیژنا بەشدار بووم بۆ ئەوەی بتوانین ڕوبەڕووی ئەمە نەبینەوە بایکۆت کرێ ڕوبەڕوویەوە ببینەوە چارەسەری بکەین و جەنابی وەزیری پەروەردەمان دەوترێت هەوڵەکان جدی نەبوون چونکە پار ساڵ کە دەوام وەستا بایکۆت بەردەوام بوو ناوە ناوە بایکۆتەکرا ینی ئەوە تقریبا نزیکەی 3 مانگ بەدەست حکوومەتەوە بووە بۆ ئەوەی کێشەکە جدیتر چارەسەر جەنابکەم پار لەگەڵم سارە زۆری فەرقەکە لە چیدایە لەوەدایە پار ئێمە لە بەشی یەکەم وەرزی یەکەممان تەواو کردیم جا بایکۆ دەستی پێکرد ینی ئێمە توانیمان هەموو کاتێکیش مامۆستایان نەزانن هێزی خوێندن وەرزی یەکەمە خۆی هێزی خوێندن بەڕاستی مانگی 9 10 11 12 بەڕاستی ئەمە ئیمتیحانمان کرد بایکۆ دەستی پێ کرد یعنی ئەو کاتە کە بایکۆتمان دەست پێ کرد بە تاکید ئێمە قۆناغێکی باشمان بڕی بەڵام ئەمساڵ زۆر جیاوازە ئەمساڵ تۆ لە یەکەم ڕۆژەوە تۆ دەڵێ من بایکۆتەکەم کەواتە ئەگەر حکومات نێت بە پیری داواکانی مامۆستایانەوە ئەگەر بیر لە منتیقی بکات و بیر لە منتیقێکی کە نکات و بە تاکید کارسی وەڵام دوایی حکومت کە لە ڕێگەی پارێزگاری سلێمانیەوە نردوێتی بۆ نازانم ئەوەی پیانەوترێت بەرەیگەل و مامۆستایانی ناڕازی بەرەی خەڵ وەڵامێکی مقنیعە من ئەوەنەی بزانام 6 ملیار تەرخان کراوە بۆ هەموو کوردستان 6 ملیارەکە بەڕقم گەورەیە بەڵام کە دابەشەکرێ بەسەر مامۆستایان زۆر بچوو من بەڕاستی پێ دەڵێم یعنی 65,000 یا 6,000 دینار ئەسڵەن مامۆستایەکی لە ناو شاریش پێتەبەنی نابێت هاتوچۆکەی مامۆستایەکی پێتەبێت کەواتە تۆ پێ دوایە ئەمە وەڵامێکی مقنع نییە وەڵامێکی مقنع نییە بە تاکید چونکە ناتوانێت مامۆستایان ناتوانێت بەو 65,000 بتوانێت هاتوچۆکەی بێدامیکە جاوەرە پیشەکەی لەبەرەوەی ئێمە ئەوەندەی حەزەکەم قسەکان ئەوەندەی ئێمە قسەمان لەسەر کردووە پرۆژەکانمان تەقدیم کردووە بیرمان لەمە کردو تۆ ئەمە یەکێک بۆ لە پرۆژەکەمە بەڵام بەم پارەنا یەکێک بۆ لە پرۆژەکان بێگومان دێمە وڵات مامۆستا نەورۆز جەنابەت ئەندامی سکرتاریەتی یەکێتی مامۆستایان و بە شێوەیەک لە شێوەکان تەمسیلی ئەوانەکەی بە شێوەیەکی گشتی ڕاچیە لەسەر ئەوەی لە ناوچەی سلێمانی لە سنووری سلێمانی ئەگوزارێت باس لەواکرێت کە بۆ نمونە لە سلێمانی بایکۆتەکرێت لە سلێمانی دەوام ڕائەگیرێت لە سلێمانی مامۆستایان تعبیر لە ڕای خۆیانەکەن لە سلێمانی خوێندکارەکان لە خوێندن بێبەش ئەبن بەڵام پار ساڵیش بەم شێوەیە بووە لە سنووری هەولێر مامۆستایان دەوامەکەن و دەوام بە ئەتیادی ئەڕوات و دواتر ئەمە بە شێوەیەکی سلبی جارێک قسەم لەسەر ئەوە نییە حەقە یان ناحەقە لەسەر خوێندکار و مامۆستاش ناکەوێتەوە سەرەتا سوپاس بۆم بەرنامەیەوە بە خراپنی مامۆستا بەڕێزانە ئەەکەم لە ڕاستیە مەکتەبی سکرتاریەت هەمیشە لە هەوڵی جدیە بۆ ئەوەی کە بتوانێ ئەو فراغی کە هەیە پڕی بکاتەوە بە هەر شێوەیە لە شێوەکان باسی پارساڵت کرد بەڕاستی پارساڵ وکو مامۆستا عەمەر ئاماژەی پێکرد بەڕاستی پارساڵ لەبەر ئەوەی وکو ئەم ساڵ نەبوو مامۆستا تۆزێ مەعاناتی کەمتر بوو ناڵم نەی بۆ بەڵام کەمتری هەبووە و ئێمە لە خەمی خوێندکارەکانمان توانیمان پرۆسەکە هەر چۆنێک بێ بە پینەوپەڕۆ تەواو بکەین چکە بەڕاستی ئەو پرۆسی خوێندنی پێناوترێ کە تۆ نەتوانی ئەو حیسانەی کە هەتە بەو حیسانەی کە دانراوە لە وەزارەت بەو میکانیزمە دەرز بووتێتەوە بەڕاستی پینەوپەڕۆ بووە بەڵام هەر چۆنێ بێ ساڵەکەمان تێپەڕان بەڵام ئەم ساڵ بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەویانین کە دەوام بکەین و ئەگەر مەکتەبی سکرتاریش ئەو قرارە نەیە بەڕاستی لە سنووری سلێمانی جیاوازە وەک لە هەولێر ئێمە بەڕاستی لێرە بایکۆتمان قراراوە بەڵام پێشت ئەڵێم بایکۆت چارەسەر نییە ینی سکرتاریەتەکەی ئێوە لە هەولێر ڕێیەکی و لە سلێمانی ڕێیەک ئێمە لە 11 لە مەکتەبی تەنفیزی بڕیارمانداوە لەسەر ئەم خاڵانەی خوارەوە یەکەم ئەگەر هاتو حکومەت طبعا ئێمە پێش ئەوە بەڕێز مەسعود بەرزانیمان بینی دەرگا نەماوە لێ نەدەم بۆی بتوانین وەڵامەکەی و چی بوو لە هەموو دەرگاکانمان ناوە لە حیزبەکانیش وتومانە هەر کەسێک یەک نقطە بخاتە سەر ئەوەی کە ئێمە هەمانە لۆ یادداشتێککە ئێمەمانە مەمنونین لەبەرەوە کە سەردانی مەسعود بەرزانیمان کردووە وتومانە ئەگەر خەمەکانی مامۆسایان و یادداشتێکمان پێشکەش کردووە کە وتومانە بەڕاستی مامۆسای تر لە قیمەیە ئیتر تەواو لە ڕووخانە باشە ئەو کاتە ڕاتان گەیان وتان
بەدەم داواکاریەکانمانەوە هاتووە بارزانانی و بەڵێنی چارەسەری پێداوین بەڵام ئەوە داوام دەستی پێکرد چارەسەرەکە چی بوو؟ بڵێ لەبەرەوەی کە ئێمە لە مەکتەبی تەنفیزی لە 11 بڕیارماندا ئەگەر هاتو ئێمە جواب نەدراینەوە یەکی نۆ بە تەواوەتی تر بە حکومت ئەڵێن ئێمە بڕیارەکانمان جێبەجێکەین ئەوەش خۆی بنێتەوە لە 3 بڕیارە بڕیار یەکەم ئەوە بوو کە ئێمە یەکی نۆ ئەگەر حکومت وەڵامی نەداینەوە لە سەرەتای دەوامە ئێمە گردبوونەوە ئەکەین وفعلا گردبوونەوە کەشکرا لە 25 نوۆیە 27 مانگ یەکەم ڕۆژی دەستپێکی دەوام بوو بەڵام وەزارەت گۆڕی دیسان بەیەکیدا لەبەر ئەوەی کە خواستەکانمان نهاتە دی بڵێ بۆی من پرسیاری مامۆستایانت لێ بکەم من پرسیارێکی زۆرم بۆ هاتووە بڵێ بەنامە ئەوترێت هەڵوێستی سکرتاریەتی یەکێتی مامۆستایان هەڵوێستێکی شەرمنانەیە یعنی بۆ منە مامۆستایان ئەڵێن ئێمە بەشداری زەنگی دەستپێکی داوام ناکەین و داوامیش ناکەین ئێوە ئەڵێن ئێمە بەشداری زەنگی دەستپێکی داوام ناکەین بەڵام داوامەکەین نەخێرێمە وامان نەوتوە ئێمە لە بڕیارەکەی 11 ئێمە وتمان بەشداری زەنگ لێدان ناکەین و 3 ڕۆژیش بایکۆ دەکەین دوای ئەوە ئەگەر حکومت هەر وەڵامی نەبوو بەڕاستی ئێمەی تەواو داوام ناکەین چونکە پێمان نییە 3 ڕۆژەکە کۆتایی هات 3 ڕۆژە کۆتایی هاتووە وەڵامی نەداینەوە نەخێت تا ئێستا وڵامێکەوەتەوەش بایکۆتەکەن لەگەڵ بایکۆتن لە هەولێریش لە هەولێر نە بۆ ئیتر ئەوە بەڕاستی خەڵکی هەولێر ئەو قرارە ئەدا من نوێنەری خەڵکی سلێمانی نوێنەرایەتیەکەن بەڵێ نوێنەرایەتیەکەن نوێنەری کۆمەڵێکی زۆر مامۆستایان بی هاوڕێکان سکرتاریەت ینی مناقەشەی ئەمەتان کردووە بۆچی لە هەولێر ناکرێ بۆ لە سلێمانیەکرێ بەڵێ زۆر مناقەشە ئەڵێن چی ئەڵێن وەڵامیان چییە ئەڵێ مامۆستا خۆی دەوامەکات مامۆستا بە خۆشی خۆی دەوامەکە بەعینەن شێوە عینەن من معاشی هەیە عینەن من لی بڕاوە بەڵام دەوام ئەکا بەڵام من وەکو نوێنەری سەرجەم مامۆستایان کە لێرە لە زاخۆوە هەتاوەکو گەرمیان نوێنەرایەتی مامۆستایان ئەەکەین بەڵام قەت لەگەڵ ئەوەیانی کە مامۆستا بەم معاناتەوە بێتەوە وڵەکانی خوێندن چکە بەڕاستی مامۆستا ماندووە سپاس دەکەم مامۆستا نەورۆز مامۆستاوات ئێوە خۆتان بە مامۆستایانی ناڕازیە زان و جەنابی شدوەکو نوێنەر و قسەکەری مامۆستایانی ناڕازی سنووری سلێمانی و تقریبان گەرمیانیش خۆتان ناساندووە بایکۆت لای ئێوە ئامانجە هەر ئامانجتانەوەی بایکۆت بکەن و تەواویان بۆچی بایکۆتەکەن ئەتانەوێت چ مەسجێک بگەین سەرەتا سپاسیەوە کەم و سڵاوم هەیە بۆ پێشمەرگە قارەمانانی کام دەسەڵاتە برسی کردوون و ئێستا بە گیرفانی بەتاڵ سنگیان بۆ ئێمە ناوە بە گولەوە وەسڵاوم هەیە بۆ خوێندکارە ئازیزانەی کە جارێکی تر حکوومەت بێ پەروەردە و بێ مامۆستای کردوون و بە خێراتنی هەردوو بەڕێز مامۆستا عومەر و مامۆستا نەورۆز و مامۆستا بەڕێزانەشەکەم ئەمە یەک شت ڕاستکەمەوە ئەوی شەوەیە من وتە بێژی مامۆسایانی ئەندامی دەسەی مامۆسایانی ناڕازیم و ئەمە شتێکیش ئاماژە بەم ئەم دوو بەڕێزەکە لێرە من نەهاتووم لەگەڵیانە شەڕە قسە بکەم هەردووکیان دوو کادری پەروەردەی مامۆستا وەکو نوێنەری حکوومەت هاتووە مامۆستا شۆک و نوێنەری ڕێکخراوێک ئەگەر بۆکو مامۆستا بە هاتنایە من ئامادە نەبووم لەگەڵیان دابنیشم جارێک تر بە خێراتنیانەکەم بایکۆت هیچ ئامانج نییە لای ئێمە بایکۆت وەسیلەیە بۆ گەیشتن بەچی عەفوو پێشەوە من ئەمەوێ و ئاماژەشم بەوەدا کە حکوومەت خۆی بایکۆتی فەرز کردووە بەسەر مامۆستایانە ئەوەی کە گوزەرێ ئەوەی کە مامۆستا نەورۆز باسیەکە لە هەولێر و لە دووهۆک بایکۆت نییە ئەمە من پێم وایە مامۆستا داتای پێ نییە کاڵێ بایکۆت نییە چونکە لەوێش هەمان معاناتی ئەمەیان هەیە و لەوێش بایکۆت هەیە بەڵام ئەڵێ بەخۆشی خۆیان داوامەکەن حەزەکەم یەک داتان بات هەیە بڵێ چوون بۆ مەکتەبە ناوی مەکتەبەکە ئەوەیە لەگەڵ دوو مامۆستا قسەم کردووە بەوتویان ئێمە بەخۆشی خۆمان قساکەین ئەم لە خەڵکی ترەوە بیستوێتی و نقلیەکە مامۆسایانی دووهۆک و زاخۆ مامۆسایانی هەولێر لەگەڵ ئێمە کۆنتاکتیان هەیە هەمان معاناتی ئێمەیان هەیە بایکۆت بەسەر مامۆسایان فەرز کراوە لە سەر تاسەری کوردستان لە بەرامبەر بایکۆتە مامۆسایان فشار و چالاکی مەدەنی ئەکەن بۆ ئەوی جارێکی تر سەکتەری پەروەردە بخەنەوە سەر سکەکەی خۆی ئەمە حقیقەتێکە ئەبێت دەسەڵات لەوە تێبگا کە بایکۆت ئێمە فەرزمان نەکردووە بایکۆت ئەوان فەرزیان کردووە بەڵام ئێمە محارەبەی ئەم دەسەڵات بایکۆت بە ئەنجام بزانن بایکۆت دەرهاویشتەی ئەم هەموو خراپیەیە کە دەسەڵات پێشتر ممارەسەی کردووە لە بەرامبەردا مامۆستایان فشاری مەدەنیەکەن بۆ نمونە لە ڕۆژی 27 مانگە لە سلێمانی بە دەیان هەزار مامۆستا هاتنە سەر جادە و چەندین هاوڵاتی کە سوکار و خوێندکاریان لەگەڵیان نابوون و بەیانیش بە هەمان شێوە بەیانی سەعاتنەوە لە بەردەمی پەروەردەی ڕۆژاوە بە هەزاران مامۆستا جارێک تر دێنەوە سەر جادە بۆی کە جارێکی تر وا لە حکوومەت بکەن بیخەنە ژێر فشارێکەوە تاکیوە با بۆ داواکاریەکانی 27 مانگ ئەنجامی هەبوو
ئێمە لە ڕۆژی 26 مانگە جوانترین وێنەی گزارشکردن لە ناڕزایی لە شاری سلێمانی پێشەش کرا ئەوەی کە قسەمان لەسەر وێنەکە نییە قسەمان لەسەر چونکە تەواوی حزبەکان و تەواوی ڕێکخراوەکان سوپاتیان کرد ئەمە بە تهدید بۆ یەکێتی مامۆسایان یێنێرم کە سەرۆک یەکێتی مامۆسایان و توێتی ئەوەی ڕۆژی 26 مانگ ڕوەدا شتێکی فەوزەویە و ئێمەش لێرە و جارێکتر داوای لەکەین داوای لێبوردن کا لە خەڵکی کوردستان ئەگەرنا ئێمە لە داهاتوویەکی نزیکە سکاڵای یاسایی لەسەر تۆمارەکەین بەڵێ ئێمە ئەو ڕۆژە پەیامەکانی خۆمان کرد بە یاداشتێک وەدامانە بەڕێز پارێزگاری سلێمانی بە وەکالەت و ئێمە پێرێ لەگەڵی کۆبووینەوە وەڵامەکانی حکوومەتی بۆ هێنابووینەوە هیچ کام لە داواکاریەکانی ئێمە جێبەجێ نەکرابوو لە بەرامبەردا ئەوەی کە خەڵک ناویناوە زەکات 6,000 زەکاتەکەی پێڕاگەیاندین کە ئەوەی کە هەموو سی ڕۆژ جارێ موچەکانتان پێدرێت تا چەندە ئەوە من حەزەکەم کا یادگار جەنابەت دەقیق بی ئەوە ڕوبع موچەیە ئەوەی کاڵەن سی ڕۆژ جارێگەیدەن پار لەگەڵ ئەمما مەسا بەڕێزەی مەلا چوون بەلای نێچیرەوان بارزانی لەوێ پێی وتی بۆیە کردومانە بە ئەم سیستەمی پاشەکەوتە بۆی بتوانین بە سی ڕۆژ جارێ موچەتان بینێ مامۆستایان و خەڵکی هەرێمی کوردستان هیچ باوەڕیان بە قسەی ئەم بەرپرسانە نەماوە و ئەمەدایان بەڵێن داونیان بردوێتە سەر خەڵک بەڕاستی حەز ناکات لە شاشەکانیش بیان لەوەی لە پێشەکەەکە ئاماژم پێدا بۆی وێنە گەورەکە بگا ببینەر کێشەکار قەیرانی دارایی نیە ئەوە قەیرانی متمانەشتانەیە بەرامبەر بە حکوومەت و بەتاکید یعنی ئێستا وایان لێ هاتووە مامۆستا بەڕێزانە چوون لەگەڵ بەرپرسێک بە وەزان بەرپرسی یاسەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەتەوە پێی وچوون و توێتی ئەوەی کە لە ڕاگەیاندن هەیە وتوێتی ئەگەر بۆم نەکردن نازانم مەسعود بەرزانی وتوێتی ئەوە بکەن ئێستا خەڵک ئەمان هاتن لە دەمی ئەو قسەکان بڵاو کردەوە دوایی هیچیش ڕاست دەرنەچوو یعنی بەڕاستی خەڵک وای لێ هاتووە یعنی ئێستا ئێمە بەڕێز پارێزگار پێیوتین ڕۆژی سێشەمە نێچیروان بارزانی داوای کردو بتان بینەوتمان بەڕاستی ئەمە نەمان خەڵک بینیوە ئێمە کردارمانەوێ دەموچاوەکانمان ناوێ ئەمانەوێ کردار بێت بە واقع نایبینن بۆ ئەوی وەڵامی ئەوش بەڕسمی بزانن و بێنەوە بۆ ئەو کەسانی کێوە ئەزانشی کاک مامۆسایە کاک یادگار ئەوەی کە ئێمە پار بینیمان باوەڕکە ئەوەی کە ئێمە پێمان وت هەمووی یعنی لە ئێمە زیاترە کوڕزایەوە یعنی ئێستا هاوڵاتی وای لێ هاتووە چی بەلای هەج مەکتەب سیاسی لە تۆ زیاترە کوڕزێتەوە لە ئەخیر ئەوە زەمەر هاوڵاتیان دزەکە دەرەچن ئەمانە یعنی ئەچی بۆ لایەنەڵێ لەگەڵتانام معاناتی تۆ وایە ئەنجام زیادەشەکەن بەسەرتا باوەڕکە مامۆستا ئاگادارە نێچیروان بارزانی بێمە پێشمەرگە بە سنگی بە گیرفانی بەتاڵ سنگی بۆ ناوە بە گولەوە ئێوتمان کاکە تۆ پێشمەرگە و برسی کردو بۆ مناڵی پێشمەرگە برسی بێ یعنی کۆمەڵێ مزایدەی بێبنەما کۆمەڵێشتی ئەوە من سێ پرسیاری تر بە خێرایی ئەەکەم بۆی بچمە لایەن مامۆستایانە من هەوڵەیەم کەمتر قسە بکەم چکە معاناتەکە خۆشم مامۆستام هەر وەکو ئێوە بەڵام بە ئەمشۆ من پێشکەشکارم لێرە بۆم نییە زۆر تەمسیلی مامۆستا بکەم مامۆستا عومەر ئەمڕۆ لە پرێس کۆنفرانسەکەی وەزیری پەروەردەی عێراق لەگەڵ وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان وەزیری پەروەردەی عێراق لە حکوومەتی هەرێم بەشی خۆی لەگەڵ ئاوارەکان کردووە بە دوو بەشەوە یعنی گەر بە چاوێکی ڕەخنەوە لەم قسەیە بڕوانی حاڵی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان نی خۆمان حاڵێکی هێندە باش نییە کە تۆ بەشی ئەمان لە دەمی ئەمانی بگریتەوە بیدەی بە ئاوارەکان قسەمان لەسەر لایەنە ئینسانیەکەی ئاوارەکان نییە باشە هەست ناکە حکوومەتی هەرێم لەوەیە بەرنامەی نەبووە کە بە حکوومەتی ئەو جێگەیە بڵێت کە ئەم ئاوارانە لێوەی هاتوون هیچ نەبێ ئەوانەی عێراق کە ئەبێت لایەن لێ بکاتەوە بە جیهان بڵێت بۆی زەختێک دروست بێت نەک لە بەشی مامۆستایانی خۆمان و فەرمانبەرانی خۆمانی بگریتەوە بیدەی بەوان تەنها لە بەرەوەی لەسەر ئاستی گیانە بڵێنەوە حکوومەتێکی مرۆڤ دۆست و ڕێک و پێکەم تۆ لەسەرم قسەیە کۆمنتت چییە؟ دیارە لەسەر ئاستی نەک پەروەردە لەسەر هەموو ئاستەکانی کە ئاوارەکان هاوکاریەکرێن لە عێراقەوە هاوکاریەکرێن لە کوردستانەوە هاوکاریەکرێن لە نەتەوەی گرتوەکانەوە بە حکمیەوەی کە هاتوونەتە ئێرە ئەوەنەی من بزانام ئێمە وەک بینە هاوکاریمان کردوون هیچ هاوکاریشی کەمان نەکردوون چونکە من خۆم بۆ خۆم ئاوارم لا هەیە ئاوارە کۆنەکان جیاکرانەتەوە پێش بڵێن داعش ئەوە جیایە مەکتەبیانی و احتیادی و خۆی هەر مەکتەبی عەرەبی و هەر هەبووە بەنسبەت ئەوەی دوای شەڕی داعشەوە کە هاتووە ئەو ئاواران تەنها بینامان داوە پێیان نە کتێبیانە دەینێن نە موچەیانە دەینێن نە هیچ شتێکیان بۆ دابینەکەن هیچ شتێکیان من وەکو خۆمەوە نەبزانم بەڵام ئەوانە بەس بینای خوێندنیان بەس بینای خوێندنیانە دەینە ئەرزیان خۆشی وتی جەنابی وەزیر ئەوە ئاوای وەدوتی ئێمە مەسەلەن ئەرزمان داوە پیان کابینیان داناوە مەسەلەن بینامان داوە پیان ئەگەر ئەوان بێن
خۆیان بینا تەبەنی بکەن ئەوە لەوە شتێکی ئینسانی ینی وەکەوەی کە ئەو مناڵانە بێبەژنە بنێ خوێندن ینی حکوومەتی هەرێم یەک دیناری لەسەر یەک دینارمان بە موچە نەدا بە مامۆسایانی ئەوێ بەکەم مامۆستا نەورۆز ئەمڕۆ دکتۆر پشتیوان سادق وەزیری پەروەردەی هەرێم ڕایگەیاندوتی زۆر بە دڵنیاییشەوە قسەی کروتی دڵنیان بایکۆتی پرۆسی خوێندن لە سلێمانی بەردەوام نابێت و لە کۆتا کۆتایی ئەم هەفتە تقریبا نەخایەنێ پێت وایم قسەیە لە چیەوە سەرچاوی گرتووە خۆی بەڕاستی بایکۆت ئێمەش چارەسەر نیە بە چارەسەری نازانین بەڵام حەلیشمان پێ نییە چکە بەڕاستی بە گیرفانی بەتاڵ تۆ ناتوانین شتە هۆڵەکانی خوێندن بەڵام پێم سەیرە دکتۆر پشتیوان بێ ئەوە هیچ کۆبنەوەی لەگەڵ مەکتەبی سکرتارێت یان قسێکمان لەگەڵا بکە یعنی پشت ئەستورە بەچی وە یعنی ئەڵێ ئللا بێنەوە هەستەکەن پشت ئەستورە بەچی بە تەجروبەی خۆتان نەخێر ئێمە ئەڵێم هەستەکەن پشت ئەستورە بەچی بە پێی ئەزمموی خۆتان دیارە پرۆژەیەکیە بۆ چاکردنی ژیانی ماوەکە نابێت شەو لێرە وەزیری ینی نوێنەری وەزیری نوێنەری وەزارەتەکەی بەڕێوبەری پەروەردەیەکی جەنابەت بە هەمان شێوە پۆستێکت هەیە مامۆستا ئاوات و هاوڕێکانی ئەوانن کە دەنگیان بەرز کردوتەوە ینی ئەم مفاجئەیە ئێمەش ئینشەڵڵا ئەڵێن مفاجئە بێ بتوانێت لە خلالی 2 ڕۆژە بتوانێت ئەو مفاجئەمان پێ بڵێ مامۆستایان بگەڕێنە هۆڵەکانی خوێندن هەتا شتێکی پێنە بێ ناتوانێت بە مامۆستا بڵێنە هۆڵەکانی خوێندن نازانم پشت ئەستورە بەچی بەڕاستی من خۆشم سرم سڕماوە بەڵام پرسیاری کە تخوا مامۆستاوا دوتی معلوماتی نییە من معلوماتم هەیە لەبەر ئەوەی کە لە زاخۆ بە دقیقی نیمە بەڵام ئەزانم کە ئێمە هەموو سەرۆگلەقەکانمان پەیوەندیمان پیانەوە هەیە ناڵم دەوام 100% هەیە چکە وەزیری پەروەردە خۆی ئاماژە بەوەکە کە هەرچۆنێ بەدەوام بۆ مامۆستاڕێک بکرێ ئەو ڕێخستنیت لە 2 ڕۆژای لە 3 ڕۆژایە دیارە پشت ئەسوورن بەوە بۆیە دەوام ئەکەن ئەوان مامۆستایان ئەڵێن 7 ڕۆژی هەفتە بە جومعەشەوە دەوامەکەی نەگەر حەقی خۆمانمان بنێ هەرواش ماوەتووە بەڵام ئایا حەقەکەمان ئەیەنێوە بەڵێ مامۆستاوی بەڵام من لەسەرم قسەی بەڕێز وەزیری پەروەردە من گومانم وایە یانەوە تا پارەکە هەمووی لای خۆیانەوە توانن لەم هەفتەیە چاکیکەن یانەوە تایانەوێت سلێمانیش بکەن بە هەولێر بیکەن بە شوێنێکی ئەوە ئەسکەرتاری و ئیتر بە زۆر مامۆستایان بنێرنەوە لەم دوو احتیمالە زیاتریشیان پێنیە ئەگەر احتیمالی سێمیان پێبێ کەواتە خیانەتیان کردووە لە پەروەردە کاویشەوەیە پرۆژەیەکیان پێبێ وە سەر پێیخەن ئەی بۆ لە عوتڵایە بە سەر پێیان نەخزم پرۆژەیە ئەگەر ئەم احتیمالە بێ ئەمە خیانەتیان کردووە لە پەروەردە ئەگەر احتیمالی یەکەم بێ کە پارە دزراوەکان بێنەوە احتیمالی یەکەمیش بێت پێی رازین هەرچی بێ خەڵک مامۆستا میمەوەی پارێکی پێ بچێتە سەر کارەکەی مامۆستارەوەی هیچی تری ناوێت مامۆستا ئێستا دڵی ژانەکە کە منداڵی پێشمەرگەکان دابڕاون لە خوێندێن و من لێرەوە ئەڵێم با وەزارەتی پەروەردە و حکوومەت چیتر مزادە بەناوی بناڵی پێشمەرگەوە نەکەن چونکە پار ساڵ بە داتا هەزاران خوێندکار کە منداڵی هەژاران و منداڵی پێشمەرگەن وازیان لە خوێندن هێناوە ئەمە بە داتا هەیە و شتێکی تر هەر ویستم ئەمە کۆمنتێ لە سەقسەکەی مامۆسا عومەر کە بەڕاستی وتی 12 ساڵ دایک و باوک مناڵی بەخێو کردووە من نەزانم مامۆسا عومەریش 12 ساڵ دایک و باوکی بەخێوی کردووە گوناح نییە سەپاری تۆ ببڕن هی من ببڕن بۆ بیبڕن کاکە ئێمەش دایک و باوکمان ڕەنجی خۆیمە لە ئاسمانەوە بەر نەبووینەوە ئێمەشێوم بۆ ینی ئێمە وەکو پەروەردە وەزارەتی پەروەردەی یە خەمانیە دوو خەمانەیە چونکە خۆزارتی پەروەردە بۆ مامۆستانی وەزارتی پەروەردە بۆ خوێن یعنی مەبەستەوەی وەزارەتی پەروەردە دوو دیوەکەیە بینێ مامۆستایان یەک دیوێ بینێ ئێمە خەمی یەکەم من بەڕاستی ئێمە وەکو بەڕێوەبەری پەروەردە و وەزیری شوێتر نازانم لەسەر ئێمە ئەمانەی ژیانی مام چونکە ئەگەر مامۆستایەک موچەی پێنە بێ پارەی پێنە بێ بچێتە پۆلیشۆ ناتوانێت پەیامەکەی خۆی بگێنێ بیشی گێنێ پەیامەکە بە نیوە ناچڵیە کەواتە ئەبێ ئێمە ئەمە یەک کۆمنتی کورد لەسەرەوەش باشە لەسەرەوەی کە حکوومەت منداڵی فەقیر و هەژار لە مەکتەبی حکومینی وی ئەوان لە ئەوەن بەڕاستی ئەمە بەرپرسان کردویانە بەم زادێک بەسەر مامۆسایانەوە ئەڵێ مامۆسایان بۆ ناچن بۆ خوێندنگە لەبەروی مناڵی هەژاران زەرەرەکەن ئەمە ئەبێ پێشمەرگا و منداڵی هەژاران لەسەر هیچ نێنە جواب لەسەر ئەمە بێنە جوار بۆچی منداڵی بەرپرسان خۆیان جیا کردوتەوە لە مەکتەبە نێودەوڵەتیەکان و لە مەکتەبە تایبەتەکان خوێنن بۆچی منداڵی پێشمەرگە و منداڵی شەهیدان و منداڵی کەسوکاری ئەنفال و منداڵی هەژاران چانسیەوان نەبێ وەکو منداڵی بەرپرسەکان لە خوێندنگە تایبەتەکان مامۆستا چینە لای جەنابەت قساکەی مامۆستاگەن فەرموو قسەکانت بکە بەس پێشەکی داوات لێ یەکەی نێمەوەکو مامۆستایان کاتی تەواومان دێتێ بۆ ئەوەی کە پێمانە بیگەن بەس هاوکاری هاوڕێکانتان بکەن تا کۆتایی بەرنامەکە لە خزمەتیەوەیە زۆر سپاس من سەرەتا بەڕێزێک لە بەرنامەیەک لەم شەوانە کە ئەندامی لیژنەی پەروەردەیە لە پەرلەمانی کوردستان
ئەڵێ ئەوانەی کە بەناوی مامۆساکەواتە ئەوەی کە بایکۆتی کردو بە مامۆستای نازانێ ئەبێ سزا بدرێن من ئەڵێم لێرەوە پێ ئەڵێم ئەبێت تۆ سزا بدریت کە ساڵێکە پەرلەمانەکەت پەجی کەوتۆ ناتوانانی کۆبوونەوە بکەیت ئێمە جارە سێ مانگ پەرلەمانە پەخ نەخستووە یاخود داوامە پەک نەخستووە تۆ ساڵێکە پەرلەمانەکەت پەجی کەوتووە تۆ ئەبێ سزا بدرێت مامۆستایەکی بە ڕێزیشکە کە خۆی بە دکتۆر ئەزانێت کە لە زانکۆ حکومیەکانەوە ڕای کردو چۆ بۆ زانکۆیەکی ئەهلی موچەی تەواوی خۆی وەرەگرێ بە ئێمە ئەڵێ بە حەو ڕۆژەکە 6 ڕۆژەکە دەوام بکەن ڕۆژی هەینی خۆپشاندان بکەین من پێت ئەڵێم تۆ لەو شاریکەتیایەژی تەنها یەک هەینی مۆڵەت بۆ مامۆستایان وەرگرە با خۆپشاندان بکەن تەنها یەک هەینی ئێمەش ئەکەین بە هەینی باش بۆ بەڕێز مامۆستا عومەرش کە مامۆستاواتش کۆمنتی لەسەردا ئێمە مامۆستا ئەوەندە بیوجدانین کە خەمی خوێندکارەکانمان نەبێت ئێمە ئەزانین خەمی خوێندکارەکانمان چێ بۆیە هاتوونە دەسەرجادە تەنها بۆ گیرفانی خۆمان نەهاتوونە دەسەرجادە چونکە پۆلی 12 ئێمە ئەزانین لە چ معاناتێکایە هەر پۆلی 12 شەرت نییە ئەو خوێندکاری کە سەرەتا ئەلفوبێ فێرە بێ ئەوە لە پۆلی 12 بەلا ئێمە گرنگترە بەڵام ئێمە کە نەتوانین بچینە هۆڵەکانی خوێندن بە دەروونێکی ئاسوودەوە چۆن پیان گەێنین سبینە بیوەر بن سبینێ داوای مافی خۆیان بکەن بۆ بەڕێز نەورۆزخانش کە لە سکرتارەتی یەکێتی مامۆستایانە تکایە بەس تەنها لەبەر پاراستنی شکۆی یەکێتەکەتان ئەم ساڵ مەکەن بە پار ئەم ساڵ وەکو پار لە بەڵێنەکانی خۆتان پاشگەز مەبنەوە وەرنە بەرێ مامۆستایانەوە بۆ ئەوەی کە بتوانین بە یەک دەنگ بگەین بە ئامانجەکەمان ناوی جەنابەت چی بوو دڵشادیە مامۆستا دڵشاد بیدە بەو هاوڕێیە با پرسیارەکان تۆ قسەت کردو بە ئەویش قسە بکات هەر فرسەتەکەی بینێ مامۆستا من بەر لەوەی پرسیارەکانم بکەی قسەی خۆت بکەی پێم خۆشە لە دەمی خۆتەوە وەکو مامۆستایەک باسی معاناتەکانی خۆتم بۆ بکەی ئەزانم حکوومەتەی زانێ بەڵام پێم خۆشە بیریان بخەیتەوە بەڵێ طبعاً حکومت زۆر بە ئاگایە لە معاناتی هەموو کەسێ بەڵام خۆی کردووە من پێم وایە لە ئێستادا گەورەترین کێشە لەم حکومەتەدا خاوەنی نییە هیچ کەسێ خاوەنی ئەم حکومەتە نییە هیچ حیزبێکیش بە ئیخۆی نازانێت هەمویان لەگەڵ خۆپیشاندانان بەڵام هەمووشیان لە عینەن کاتە دژیشتنی شتی وا لە هیچ کوڕێکی ئارزانە بووە دوو من پێم وایە داواکاری خەڵک داواکاری مامۆستایان لە جیرفانیانایە بۆیە بێباکن بۆیە بێباکن چکە ئەگەر ترسێک هەبێ لە خەڵک بەڕاستی ئەو ڕۆژە 9 ملیۆن مامۆستا کە چینی ڕۆشنبیرە ئەڕژێتە سەرجادە ئەبوو زۆر بە شێوازێکی کتوپڕ جوابیان بدایەوە پێشەوەی بەڕێز پارێزگا بگاتە هەولێر یەکسەر جوابی پەیامەکەی مامۆستایان بایەوە بەڵام بێباکن بۆ بێباکن لەبەرەوەی هەر ڕۆژێکەکەن بێباکن یانی چیان پێ ناکرێت پیان نەکرێ زۆر بەسیتیشە چکە ئەو داواکاری ئێمان لە جیرفانیانایە داواکاریەکەمان لە جیرفانیانە کەی تین هات لە کورسی و لە دام و دەستگاکان و لەینەکان ئەو کاتە زۆر بە بەسیتی ئەڵێ فەرموو ئەوە موچە دوو موچە بۆ ماڵەوە یەکەس لەسەر جادە نامێنێت ینی ئەوە پێتان وایە زەختەکانتان فشارەکانتان هێشتا وەکو پێویست نەبووە بۆی ئەو تینەیان بۆ ناتوە بەتاکید ئەوەی چێکە لە سەبەبەکان سەبەبێکی تر من پێم سەیرە حکومات مامۆستا بایکۆ دەکا خەڵک دێتە سەرجادە دام و دەستگاکان تۆ کاتێک پشتیوانی خەڵک لە پەرلەمان کە پەرلەمانە کە دەنجی خەڵک پەرلەمانە تۆپەکی ئەخەیت و ئیفلیجی ئەەکەیت ئەی خەڵک ئەبێ نەفەسێکی هەبێ لێوەی هاوار بکە معاناتەکانی بگا یعنی تۆ ئەو ڕۆژەی کە پەرلەمانت پەکخست ئەبوو چاوەڕێ ئەم ڕۆژە بکەیت چکە ناکرێت تۆ هیچ نەفەسە من یعنی ڕێز و سپاسمە بۆ مامۆستایانی هەولێریش و دهۆکیش بەڕاستی من ئەوان دوو معاناتیان هەیە معاناتێکیان لە ئێمە زیاترە ئێمە بەڕاستی ئەگەر ڕاستگۆ بین لێرە هیچ نەبێتوانین بە ئازادی قسە بکەین ڕەنگە لەوێ ئەو ئازادیە نەبێت زۆر سپاس دەکەم هەر بژیت ئەم مامۆستایە فەرموو مامۆستای سەرەتا زۆر سپاس بۆ بەرنامەکەتان سپاس بۆیەوە وڵام من لە ڕێی مامۆستا عومەرەوە کە نوێنەری وەزارەتی پەروەردە پەیامێکمێ بۆ کە مامۆستاگیان ناوی جەنابەت عەلی سەعید مامۆستا عەلی پەیامێکمێ بۆ بەڕێز وەزیری پەروەردە داوای لێ یەکەم لەسەر گیرفانی خۆی دەخوێنگا لە پارێزگای سلێمانی دروستکە بزانم وەڵامی چیە بێ بێگومانە لە ناتوانم باش وەک ئەوە دێتە بەرچاوم بە شۆفێرێکی بەڕێزکە دووتەنیەکی پێەیە بڵێ بارێکی بیستانی پێوەرە بۆ هەڵگرە بۆم گێنە ئەمە تەکلیف نییە بە ماوەستا ئاڵە بسۆر و بەداوە ئەمە لەم واقعە پەیامێکیشم هەیە بۆ بەڕێز سەرۆکی حکومەت و جێگرەکەی بە دوو سیفەت بە سیفەتەوەی کە سەرۆک و جێگیری حکومەتن بە سیفەتەوەی کەسی باڵادەستن لە حیزبەکانیشان
ئەو پرسیاری کە جەنابەت کردیت کە لە دوای قەیرانی دارەیە و باسی قەیرانی متماناکەی مامەنوێت دڵنیا بینەوە ئەم بەڵگان ئەم پرسیارانی لێکم وەڵامەکەی بۆ ئێمە مقنع بێ یەک ئەو بارگا حیزبیانی کە هەیەە لە هەموو شارەکانی هەرێمی کوردستانە با کەمیان بکەنەوە ژمارەیەک لەو بارگانە بدەن بە خوێندنگا بەڕێزەکان بە بیخەنە خزمەتی وەزارەتی پەروەردەوە مەبەستەوەی ینی بکرێن بە قوتابخانەیە بکرێن بە قوتابخانە چووی بارگا حیزبەکان ئێوە لەگەڵ کەمی بینایە مەبەست بیسەلمێنن کە قەیرانیان هەیە با بارگا حیزبەکانیان کەم بکەن وەکو کەسی بەرپرس لە بمبورە مەبەستەوەیە بڵێ کە قەیرانەکە کاریگەری لەسەر ئێوە داناوە بەڵام ئەوان وا تەسەڕف ناکەن کە قەیرانە بێ کاگیان قەیران لەسەر منی مامۆستا هەیە لەسەر فەرمانبەرێکی فەخیر هەیە من ئەمەوێت بۆی بسەلمێنم کە قەیران نییە کام بارگای حیزبیان داخستۆ لەبەر بێ قەیران خاڵێکی تر کە هیوادارم کە بەشی دوێن پرسیارەکەم هەر لەو خاڵایەوە بوو تێچووی ئەو بارگا حیزبیانە بخەنە خزمەتی فەرمانبەرانەوە ناڵم مامۆستاڵم هەموو فەرمانبەران باشە خاڵی دووەم چه چالاکیەکی حیزبی لە هەرێمی کوردستانە لە زۆنی زەرد و سەوزا لەبەر قەیرانی دارایی وەستاوە پەکی کەوتووە کام کەناڵی ڕاگەاندنیان لەبەر قەیرانی دارایی ڕۆژە دوا کەوتووە مانگێک پەخشەکەی وەستاوە لەبەر قەیرانی دارایی بەعکسەوە ئەسڵەن کەناڵی پێشکەوتوتر و کەناڵی پێشکەوتوتر دروست دەکەن لەبەرەوە ئێمە هیچ قەناعەتمان بەوە نییە کە بە تەحدید بۆ بەڕێز جێگیری سەرۆکی حکومەت و سەرۆکی حکومەت کە قەیرانی دارایی هەبێ ئەو پارەی کە من لە مانگی نۆیە وەکو موچەی مانگی حەوت وەرم گوتووە لە مانگی هێشتا لە حساب بانقی کوردستانە هەبووە بە مۆر پارەکە ڕسمەکەی لامێ دوای پیشانی جەنابەتی دوم مانگێک پێشەوەی من وەریگرم و پارە لە بانقی کوردستانە حسابی بۆ کراوە ئەی بۆ دابەشی ناکەی کەواتە قەیرانی دارایی نییە باش زۆر سپاس دەکەم ئەو مامۆستا ئەو خاتونە بەڕێزانش بۆ ئەوەی مافی ئەوانیش نەخورێ لێرە ئەوانجی کامیانیانەوە قسە بکەن فەرمو مامۆستاگەن سپاس بۆیەوە کاگە دگار طبعا وێنە گەورەکە حەزەکەم باس بکەم فەرمو وێنە گەورەکە ئەوەیە 24 ساڵە 25 ساڵە یعنی کار لەسەر یعنی شکاندنی هەیبەتی مامۆستا خوێندن پەروەردە فێرکردن زانست زانیاری کار لەسەر ئەمە قازانجی ئەوان چیە لە شکاندنی ئەم هەیبەتی قازانجی ئەوان پارەیە کە ئەوە بە کورتی بەڵام بە قسەکەم تەواوکەم قازانجی ئەوان پارەیە بۆ جیرفانی خۆیان حکومەت کە پێک هاتووە لە دوو حیزب لە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانەوە لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە خۆیان بە ئەم قەست ئەم بار و زروفە دروست ئەکەن ئەیانەوە دەرگای مەکتەبەکان داخرێت یەکێتی مامۆستایانی بەڵامەوە تا وەزیری پەروەردە و سەر شاشەکان تکا لە مامۆستایانەکە ئاڵێت دەوام ڕامەگرن بەڵێ بەس من هەرجارێ ئەوەی بەلامەوە ئیهانەیە پێم بەعرز بکەم بەلامەوە ئیهانێ ئەوەیە ئێمە بۆ نیم وەزیرمانەیە پێش هەموو شتێک یعنی بۆ ئێمە شایانی وەزیرێک نییە ئەوە ئیتر وەزیر کەیف خۆیەتی یەکێتی مامۆستایانی کوردستان من بەڕێی خۆم کاری تەواو بووە یعنی بەس ئیشی نەخیر پێویستە زەز لە کار پێشێتەوە حەزەکە هەویەکە ئێستا لێرە بێن بە مامۆستای بەڕێز ئەوەی ئەمەوێ بڵێم ئەم نیشتیمانی من نیشتیمانی خوێندکارەکانم نیشتیمانی مامۆستا نیشتیمانی خوێندکارەکان نیشتیمانی کەرتی تەندروستی و هەموو چونکە دەسەڵاتی میشە دووسێ جار لە زۆر شوێن نان یعنی من دەسەڵات لەسەر ئەوە ئەژی جیاوازی دروستکە حتا قسەی مامۆستای بەڕێزیش تۆزی ئەوەنی ئەوەی لێ هات من لەگەڵ خوێندکارەکانم یەکشتم پرۆسەکە یەک پرۆسەیە ئەمەلیەکە یەک ئیشە یەکتر تەواوەکە یەکتر تەواو من پرسیارەکەم کەرتی تەندروستی نەکا بە دوژمنی من خێزانەکەم لە کەرتی تەندروستی ئەزیز باش مامۆستا چەند ساڵە مامۆستای 34 ساڵە بەڵێ 34 ساڵە جەنابەت مامۆستایی هەستت چی بوو کە یەکی نۆ هات دەی نۆ هات 15 نۆ هات 20 نۆ هات یەکی دەهات تۆ دەستت بەدەوام نەکرد بەڵێ هەستم ئەوەیە من هیوادارم ئەم وێنە گەورەی کە باس کرا دەسەڵات لەوە تێبگا ڕۆژێک لە ڕۆژان ئەم مناڵانە ئێمەی مامۆستا یعنی بە شەهادەوە ئەوە دوانیان وازام ماستەریانەیە شادی یعنی من شادێم کەمە خەریجی دارمعلمینم وازام لە ڕیزەوە ماستەریانەیە ئەزیزم من چاوەڕوانی ئەوم دەسەڵات نەگاتە ئەوەی کە ئەم مناڵانە پێی بڵێن ئیرحەل
قسەی ترم نییە من هیوام نییە من ئەم گفتوگانە بە بێ ئەنجام ئەزانم بۆ وات کردو بۆ نای کاکە بەڵام ناشکرێ بێدەنگبی ناکرێت دەوام ناکەیت تو بڵێ مادامە گوێ ناگرێ وازێنین خود دەمی خۆمان دەوام ناکەین ئەمە پامەکەی دەوام ناکەین بەردەوام ئەبین بە گوڵ و بە ئاشتی و بە ئاڵاکەشەوە کە برادرە بۆی نووسی بووم 5 ئاڵی لەخۆ هاڵاندە بوو لە عینەکە فعلەن ئەم جارە ژواکەم سپاس دەکەم مامۆستاگەن ئەو مامۆستا ئەو خاتونانە دوای گلەیمان لێ نەکەن ئەگەر قسەتان نەبێت بەس عفو ئەگەر یەک کۆمنتم هەبێت لەسەر قسەکەی مامۆستا بۆی ئەو مامۆستایی ئەخیر قسە بکات داوای لێبوردنەکەم کات هەبێ بەسەر چاو دێمەوە خزمەتە خۆش بێ من وەکو باوکی خوێندکار لێرە وەکو چالاکوانێکی مەدەنیش بۆ مامۆستانە بەڵام من بەستم بوو پرسیاریەوە بکەم ینی ڕاستە لە مامۆستایەتەکە بەڵام ئەی معاناتان وەکو باوک بڵێ من تۆزێک باسی و معاناتە بکەم من کەسی نزیکی خۆم ینی کۆمەڵی مامۆستایتایە هەیەە مانگانە کە ساڵی پار دەوامی کردو 170,000 داوە بە پاری سیارە کە لە دەرەوەی شارە هەبووە لە دێ ئەولاتر 200,000 داوە ئەمە بەس مەسەرەکە کری سیارە نییە مامۆستا هەیە کری خانووی هەیە مامۆستا هەیە بۆ منە مناڵی نەخۆشە نەخۆشی هەیە پاری دەرمانی نییە مامۆستا ینی تۆ پاری کرێکەکەی بۆ سەرفەکەی ئێستا ئەی پارەی نانەکەی ئەی پاری خرجی مناڵەکەی ئەویش مناڵی هەیە لە قوتابخانەکانە ینی بەڕاستی ئەم حکوومەتەی ئێمە ئەم دەسەڵاتی ئێمە دەسەڵاتێکی کەڕوو کوێرە ینی مامەڵەی کۆیلە بگرە خراپتر ینی باسی ژیانی کۆیلە بخوێنیتەوە لە دنیاە کۆیلە ینی بەلای کەمەوە نانەکەیان داوەتێ ینی ئێستا ماوایان لێ کردووە خەڵکەکە پارەی نانەکەشی نەبێ بە ئاسوودەی بتوانێت ژیانەکەی پێبەرێ بەسەر ئەم بەڕاستیان حکوومەتە کە ئەڵێ پارە نییە ئەمە درۆیەکی گەورەیە قەیرانی مادی نییە هەموو داتاکان بە خۆشیان ئەڵێن بەڵام ئەم پارەیە وەکو بەڕاستی وەکو ئەژدیها هەڵیە ڕوشن بۆ چۆڕە هیچ ئینێک نییە نەک هەر قەیرانە بکرێ قەیرانێکی متمانەی گەورە لە کوردستانە هەیە و ئەوانی دروستیان کردووە ینی ئەم هاوڵاتیانەی هەرێمی کوردستان مامەڵێکی زۆر نادروستیان لەگەڵ وەکۆی هەمووی لە شەڕە گیرابێ کە لە کاتێکە هەرچی خەڵکی کوردستانە ینی بە گەورە و بچووکەوە هەمووی قوربانی داوە خوێنی بەخشیوە بۆیە مامەڵەیەکی ناتەندروستی نائینسانی دەستەڵاتێکە و ئەوش دەی بەرپرسە نە خەڵکەکە داوای چی لە مامۆساکە داوامکە یەک شتێک لەسەر بەڕاستی لەسەر مامۆسایانی بەڕێزی خەڵکی هەولێر و دوهۆک من ناسراوم هەیە دۆستم هەیە خزمم هەیە باوەڕتان هەبێ هەموو دنیاچۆی لێبێ معاناتی مامۆسایان و فەرمانبەرانی ئەو دەڤەرە لێرە زیاترە بەڵامی تر واقعەکان توانێت قسەکردنیشان توانێت دەنگ هەڵبژانە بۆیە ینی خەڵک وا نەزانن لە تەلەڤیزیۆنەکان لە فڵان مەکتەب و لە کۆک لە داوام هەیە فعلەن ئەوە بە زۆر پێیانەکرێ بەس یەک ڕۆژ ئازادیان بیتێ من ناڵم هەمویان ناڕۆنەوە بەڵام لەسەر تا مامۆسایانی ئەو دەڤەرش داوام ناکە و دەسپاسەکەم مامۆستاگیان مامۆستا عومەر قسەی تۆ لەسەر قسەی ئەو مامۆستا بەڕێزانە دیارە قسەکان ڕوبڕووی منی تیانە بوو بەڵام ئەوەی کە باسی کرد باسی مامۆستا باسیەوەی بەشێکی زۆری باسی وەزارەتی خوێندکارمە من نەمەوتم یەکێک لە خەمەکان باسی ئەوم کرد کە مناڵێ بۆ ئایلێک لە نەتیجا کە مناڵێکیە لە 6 لە 12 ئامادەی دەرەکەوێت ئەم مناڵی کە ئیتر بتوانێت بیژێنێ هەموو خەمەکەیەوەیە ئەینا ئێمە من ئەوەشم بۆ نازانماگەی لێ بوتم هەر مامۆسایەکە دەچێتە پۆلیکی خوێندنەوە ئەگەر بە گیرفانیشی بەتاڵەوە بچێ ئەگەر ژیانێکی باشی بۆ دابین نەکرای بە تاکید ناتوانێت پەیامی پەروەردە بگەینێتە خوێندکارەکە کە پەیامەکەشی نەگەیان هیچ سوودێ نبینێن لەمە ئێمە پەروەردە قسەیەکی جۆندێوی هەیە زۆر مهمە کەیکە ئەڵێ ئەگەر هەر کەسێکی خۆش نەوێ زۆر زەحمەتە هیچی لێەوە فێر بێ ئەگەر باوکیشی بێ ینی ئێمە لێرانە ئەگەر نەتوانین خۆشەویستی لە نێوان مامۆستا و خوێندکار خێزان دروست نەکەین ناتوانین بکەین پەروەردە پەیامی خۆشەویستی بێ ئاراستە بکە لێرە ئەم پەیامە ئێمە ئەم پەیامەمان ئێستا پێ نییە بەڕاستی چونکە مامۆستا کە گیرفانی بەتاڵ بێ ناتوانێت باشە مادام ئەم پەیامە لە ئێستای غائیبە مامۆستا چی بکات بەڕێی تۆ مامۆستا چی بکات لەما ئێمە تەبعاً ڕێکخراوێکیان هەیە بە ناوی ڕێکخراوێکیتی مامۆسایانی کوردستان ئەوە مامۆستایە کە 4 ساڵە مامۆستایە ئەڵێ من بە نوێنەری خۆمیان نازانم من وەختێک ئەڵێم مامۆستا لەگەڵ ڕێزم بۆ مامۆستا من جوابی ئەو پرسیارە نادەمەم بیدا بەڵام ناکرێت بەو شکڵە قسە بکە ئەگەر تۆ دەنگت داوە بەم ڕێکخراوە ئەم ڕێکخراوە شەرعێتی هەیە ئەگەر هات و ئێستا یاداشتیان هەیە زەنگیان لێ نەدا لەگەڵ مامۆستا ئەزانم تۆ با من قسەکانم تاڵم من جەنابە قسە بکرێ قسەم نەکرد تۆ یاداشتیان هەیە سەردانی هەموو لایەنەکانیان کردو لە بچووکۆ بۆ سەرەوە
دوای یادداشتەکە بڕیاریاندا بڕیارەکە وتیان زەنگ لێ نادەن لیان نەدا لە هەولێری لیان نەدا لەگەڵ مامۆسایانە کەواتە ئینتیزار بکە جارێ پەلەمەکە لە تەسلیمکردنەوەی هەویەکە یاخود وەکو فەرار پێرباڵیم شەو بووینەکەی جنسیەکەی خۆی سووتان ینی من پەلەمەکە ئینسان لە هەندێشت بابزانە ئەمان بەکوێگەڵ ئەگەر نەگەیشتە و کاتە تۆ توانی قەناعت بکەی من جوابی پرسیاریشی پێشی هەیە دەمەوە مەسەلە لەسەر ئەوەی کاڵێ ئەو قسەی مامۆستا من تایچی دمۆزیریش و حکوومەتی هەرێمیش لەوانەیە هەمووی لەگەڵەوە بێ کە خوێندنگات ئەو خوێندنگانی کە مەقڕی حیزبین چۆڵ بکرێ و من لە ئاستی باڵادا لەم هەفتە جێگری سەرۆکی حکوومەتمان بینی لەوانەیە بزان ڕۆژێ پێش ئەو وەزعەتە جەنابی قوبادمان بینی ئەو خۆی داوای لە ئێمەکەوتی چەند مەکتەبتان مەقڕی حیزبێ بەمدەنێ من یەکەمانی بەڕاستیەوە خۆی بۆ ئێمە ڕابکە وتی لە ئەلف بۆیە لە بەویشەوە باز بەویشەوە مامۆستا جێگری سەرۆکی حکوومەت دەسەڵاتێک نییە چاوەڕێ بکە خەڵکشتی بۆ بەری ئەبێ خۆی بیکە خۆ بێ پێی بڵێ فلان مەکتەبم هەیە نەوترابێەوە خەتەرتریش داتایەک من نازان پێوترەوە ینی چەند ساڵ ئەوە پێتان من لەسەر ئەوە نەم یا خۆی ئاگادار نییە باوشکاری نییە با یەک شت هەیە بابزایی هەڵمەتێک کرا لە شاری سلێمانی زۆر شوێن تەسلیم کراوە لەوانەیە خۆتان بزانن بەڵام هەڵمەتەکە لە شوێنەکانی کە نەکراوە ینی لە هەندی حیزب نەکرا لەوانەیە بزان با ناوی ئەم حیزب و حیزب نەبین بە سەدان مەقڕ تەسلیم کراوە خۆتان زای مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان لە سلێمانی گەورەترین مەقڕی یەکێتی نیشتمانی کوردستان بوو تەسلیم نەکراوە بە پەروەردە ینی واقع با ئێمە واقعانە قسە بکەین و لەگەڵ ئەوە ڕێکخراوی ئەوەی کەیسە سەناعی سلێمانی تایە ئەوەی لاوان بە هەمان شێوە تەسلیم نەکرایەوە وانە من کافینەوانە مامۆستایە ویستی ئەوە بڵێ مامۆستا یارمەتیم بی ئەو مامۆستایە ویستی ئەوە بڵێ ئەم حکوومەتە پێوەی دیار نییە کە لە قەیرانایە ڕەفتارەکانی هەڵسوکەوتەکانی حکوومەت وا دەرناکەوێت کە لە قەیرانە بۆ نمونە ژماری سیارەی مەسوولەکان کەم بێت بۆ نمونە لە جیاتیەوەی دەوە نەوشەی بەدواوە بێت دوانی با بە دوانی بەدواوە لە جیاتیەوەی لە بینایەک لە دە بینایە بن لە دوو بینایە وایە کاگیادگار باشە من ئەوە نازانم کاگیادگار من وەکو حکومەت پێتۆڵم پێدۆ دیارە من بۆ نمونە هەموومانە ئێمە دەسڵاتمانە بۆ 30 میلیۆن دینار نەستێ بۆ مەکتەبەکان بۆ ئەم پەکێکی ئۆزۆپای زۆر سپاسەکەم مامۆستا بۆی کاتی هاوڕێکانت بمێنێ زۆر نییە ئێستا حکومەت توانای نییە بنزین بۆ من بکڕێ من مدیری بەڕێز مامۆستاوتی تکایە و کوسکتار لەبەری مامۆستایان فعلەن ئێستا ئەوەی کە ئێمەکەین لەبەری مامۆستایان کە خۆشمان مامۆستاین و هەما معاناتمان هەیە لەبەرەی مامۆستایان و هەتا داکۆکاری سەرسەختی مامۆستایانی ژەبین و هەتا مامۆستایانیش بەم شێوەیە بێ ئێمە قەت ڕۆژە لە ڕۆژان نەزەختیان لەکەین نەگلەیش لە مامۆستایەکە کە ڕۆژە لە ڕۆژانێت دەوام بەنسبەت کەمکردنەوەی بارگا حیزبەکان 100% لەگەڵیم کە لەگەڵین بۆ سەخت دروست ناکەن بۆ فشار دروست ناکەن دروستمان کردووە بۆ دروستمان نەکردووە یعنی بە قسەی ئەویان نەکردووە نەوەڵا بە قسەیان ینی بە یەکێتی و پارتی بە دیاریکراوی بە یەکێتی و پارتیتان وتووە ئەم بارەگایانە کاکە بیخەنە مەزاد سیارانش کە جەناب دووەنەوشە دەنە بێت دوان بێت بەوەش بتومانە حتا سیارەکان پێیان بفرۆشەوەیان بەڕاستی با داهاتێ بێتە لای حکومت ناکرێ بەڕاستی تۆم هەمووەنە شۆپرادوێت تەوزیع کردەوە بەبێ ئەوەی لێوێ پرسیتەوە باش بەنسبەت مامۆستاوە ڕێزم هەیە ئەندامەتی لە مامۆستەلێکێتی مامۆستایان لە 2012 بوو بە ئارەزوومەندانە کەس بە زۆر نەبوو گوجارە لە قایمەی موچە لێت ببڕێ کەواتە خۆت بەخواستی خۆت بوویت کە ئێسانی گەرانی من حەزەکەم بزانی ئێمەش خۆ ئێمە حکومەت نین ئێمە بەس دەتوانین فشار دروستکەین ئێمە حکومەت نین هەبێت جێبەجێکار بین یەکسەر بەڵێنەکانی ئێوە جێبەجێکەین ئێمەش وەکو ئێوە زەخت دەکەین ئێمە یەکەم ڕێکخراویشین کە تا ئێستا بە پێوەین و ئیشەکانمان ئەتوانین بکەین بەڕاستی یەک ڕێکخراو نەماوە لەم هەرێمی کوردستان بە ناوی ڕێکخراوە بتوانین ئیشەکانی بکەن باش سپاس دەکەم مامۆستاوە هیچ پرسیارێک ڕوبەڕووی جەناب هەڵبژاردن کە نەکراوە ئێمە لە ئێوە نیگەرانکردین بەڵام زروفی کوردستان وای کردو کە هەڵبژاردن ئێستا نەکرێت ئەگەنا ئێمە زۆر لەسەر ئەوە تەکیدمان کردەوە کە هەڵبژاردن بکرێت بەس هەڵبژاردن
گرفانی خاڵی ئێستا حکومەت باو پرسیار یەک پرسیار لەکەم سنۆڕۆز عفو تۆڵێ ئێمە 100% لەگەڵ مامۆستایانین ئێوە بایکۆتان ڕاگەیان ئەندامانی سکرتارێتان هاتن لەگەڵ ئێمە لەسەر شەقام بوون لێرە لە سلێمانی باشە بۆ بە مامۆستایانی هەولێر و دۆکتان نەوت مەسنەوە بۆدەوە بۆ هەمان سکرتاریەتە مەبەست گەشت مامۆستاگیان با وەڵام باتەوە بەڵێ ئەوانش هەمان بۆچوونیان هەبووە و زەنگی خوێندنیان لێ نەداوە وەگرتبوونەوەش لە هەموو لقەکان کراوە لە زاخۆ تا کە دەوام داخرابوویەکی دا سێ ڕۆژەکەتان بۆچی بەڕسمی لە سکرتارێتەوە بە مامۆستایانتان نەوت مەچنەوە بۆ خۆڵی خوێندن زۆر سپاس مامۆستاگیان مامۆستا گەر وەڵامی هێشتا کۆبنەوەمان هەیە مامۆستا سپاس دەکەم مامۆستاوات با منە پرسیارت لێ نەکرا با من پرسیارێکت لێ بکەم باس لەوە کرا کە لە سلێمانی هیچ نەبێ ئازادی ئەوە هەیە ناڕزایەتی دەربڕی لە هەولێر و دووهۆک نییە من ئەمەوێ قسە لەسەر ئەوە ینی باسی ئەوم بۆ بکەیت جەنابەت خۆت لەناو معاناتەکەیا بووی لەگەڵ مامۆستایەکی دیکەی هاوڕێت هەر پێش ئەوەی ینی لە ئامادەکاری بوون بۆ گرتبوونەوە خۆپیشاندان تۆ بە مناڵێکتەوە ڕفێنرای مامۆستایەکی هاوڕێت بە ئامان شێوە یعنی ترسی ئەوەتان نییە ئەمە دووبارە بێتەوە لێرەش ئەمە ئازادی ڕادەربڕین بەرتەست ناکاتەوە بۆ ئێوە واللهی بەڵێ ئێمە چەند ڕۆژێ پێشەوە 5 چالاکوان لە پێنجێن گیران و 8 ساعت ئێمە سجن کرێن ئەو ڕۆژەش من و مناڵەکەم و سیارەکەشم هیچ وەڵامێکە دووەرگرتەوە بۆچی ڕفێنراوی وڵی بەڕێز بەڕێوبەری ئاسایشی سلێمانی بەڵێنی بە دوواداچوونی پیاوین و بەیانی ژێمە سکاڵات تۆمارەکەین لەسەرەوە و مەترسی هەر هەیە و ملاحقە هەیە و چاوسورکردنەوە هەیە و هەموو ئەمانە هەیە بەڵام فشارەکان هەرەکرێ بەس من حەزەکەم دووشت دوای کاتەکەی خۆم وەڵامم بنەوە یەکەم بەڕێز مامۆستا عومەر من نازانم هاتووە لێرە بڵێ چی ینی ئەتووە بڵێ نوێنەری وەزارەتە چی پرۆژەیەکت پێ بۆی کە ئەم بایکۆتە هەڵگیرێ منەوە پرسیارێکە لە ڕێگەی جەنابەتەوە بۆ مامۆستا عومەر چیت پێ ینی وا لە مامۆستایان پێی کە بەڕاستی بتوانی بەیانی مامۆستایان هان بەی بچیتەوە بۆ دەوام ینی شتی عاتیفی و شتی بریق و باق نا هەر شتی عملی کردداری باش دووەمیش سد نەورۆز لەسەر یەکێتی مامۆستایانەوە وادەکەتان بەسەر چووە جەنابیان وەکو سکرتاریەت گردبوونەوەیان لەکوێ کرد ئەو ڕۆژە چوونە مەکتەبەکانی هەولێر ئایا خەڵکیان لەوێ بە بان کرد جەنابەت چیت کردو بۆ مامۆستایانی قسەکانی خۆت کە من وەڵامت بۆ وەرەگرمەوە مامۆستایانی دووهۆک یایە معاناتی ئەوان وەکو معاناتی ئێمەیە یان ئەمە وە سەبارەت بە سەرچوونی وادەکەتان یعنی جەنابەت بۆ دەست ناکێشیت و کەزانی فشارەکانت هیچ کاریگەریەکیان نابێ ئێوە چیەکەن لەوێ ینی بەڕاستی و ئەڵێ تەنها ڕێکخراوین کە بە پیۆماون بەڕاستی تەنها ڕێکخراون کە بوونەتە مڵازم بەسەر ئەو هاوپیشانەی خۆیانەوە بوون بە گەورەترین فاکتەری فشار لەسەر مامۆستایان و بەڕاستی دەسەڵات چۆن بێ ئەوە بەکاریان هێنێ لەگەڵ ڕێزم بۆ هەنێکیان ئێمە نزیکەوەیان ناسین دڵسۆزانە ئیشەکەن دو قسەی خۆڵام دو قسەی خۆ منەمەوێ ئەوە بڵێم بەڕاستی یەکێتی مامۆستایان حکوومەت کردوێتی بە مقاش بەدەست خۆیەوە چۆن بێ ئەوە پێی لە مامۆستایانەیە بۆیە ئێمەش لێرە وەکو مامۆستایانی ناڕازی کوردستان داوایان لەکەین ئەوانەی کە خۆیان یەکلاییکەنەوە نابێت لە هەردوو لاکە بن نابێت لەگەڵ ئێمە بێنە سەر جادە و بەیانیش پێ لە لەخەکە لە بەرامبەر ئێمە قسە بکەن یعنی بەڕاستی پرسیارش زۆر جدیە بۆ وەڵامەر بەڕاستیەوە پێشکاتی کۆتای مامۆستا پرسیاری ئەوەی کرد دەڵێت گربوونەوەکەتان لەکوێ کرد مووقیفتان چی بوو لە هەولێر و دووهۆک جگە لە سلێمانی و باسی واکە ئاڵەیە گەرەزانن دەسەڵاتان نییە بۆچی سەحب ناکەن بۆچی سحاب ناکەن لە وەزاک ئێمە 25 مانگ بەسەر مامۆستا لەسەر سەرجەم لەقەکان 12 لقن بەهر هەمویان 500 مامۆستاگر نەبووەوە ڕۆژی 27 کرد بە پێی ئەو قراری کە دەرمان کردبوو گرتبوونەوەکە کرا لە زاخۆ هەتا گەرمیان و 1 سعات بوومۆڵتەکەی ئیتر مهمەوە گرتبوونەکە کراوە مامۆستاشی لێ بووە بەڕەسم لامە بە هەر ئێوە بارن بەسەر مامۆستا نەخێر ئێمە بارنین ئێمە ئەوەی کە توانیومانەوەکو ڕێکخراوەکە کردومانە بەڵام ئێمە لایانی جێبەجەکان دوا قسەم هیوادارم حکوومەت چیتر ئیتر ئاوا خۆی جێل نەکا لە فەرمانبەران و مامۆستایان بەڕاستی خەڵک معاناتی زۆرە ئەبێ بە تەسەرخەت ئەگینا خەڵک بەڕاستی لە ئینهیارایەوە بەزەین بەپەروەردە زۆر مامۆستا عومەر پرسیارەکەی مامۆستاوات من یەکەم بە پرسیاری کۆتایی خۆشم ئەڵێ چیت پێ بۆی مامۆستایان لەسەر جادەت بکشێنەوە ڕووبکەنە ناوەندەکانی خوێندن و کۆتای بەبایکۆت بێن ئەو 12 ساڵی مناڵە ئەو دایکە جەرگ سوتاوە کە جەنابی باسیەکە چیت پێ بۆی کە جەرگی ئەڵێ جگە لە قسەی عاتفی عاتفینە دیارە خۆتان نەزانن حکومەت دانیشتنی کرد بڕیاریدا 6 ملیار بدا ئەم ڕۆژ وەزیری پەرۆتە و تێتی شتێکی تازە پێت انتزاری چاوەڕوانی ئەو
ئەوی وەزیری پەروەردە دەکەین. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا عومەر محەممەدەمین نوێنەری وەزارەتی پەروەردە، سپاس بۆ مامۆستا نەورۆز علی ڕەزا ئەندامی سکرتاریەتی یەکێتی مامۆستایان، سوات بۆ مامۆستا ئاوات حەسەن ئەندامی دەستەی مامۆستایانی ناڕازی بەخێر بێن سەرچاو ئەزیێتان کێشە. سوپاسی تەواوی ئەو مامۆستایانە کەم داوای لێبوردنەکەم لە کاتی خۆی شەڵا قسەکە و بکردای من داوای لێبوردنەکەم فرسەتی ترمانە بێ بە تاکیدی. بینەرانی ئەزیز بەم شێوەیە ئەم ئەڵقەیەی وێنە گەورەکە کۆتایی هاتی وادارین توانی بێتمان وێنە گەورەکە بخەینە ڕوو بۆ حکوومەت بۆی بێت بەدەم مامۆستایانەوە تا بەرنمەیەکی تر ڕێزی یادگار فایق و تەواوی ستافە ئەزیزەکەم لە هەولێر و سلێمانی قبول بکەن تا بەرنمەیەکی تر بەخواتە نەسپێرم و ماڵتانە میشاوەدان بێت.